خۆی مستەفا کاظمی کە هاتۆتە بوو بە سەرۆکوەزیرانی عێراق دووچاری چەندین ئاڵنگاری بوویەوە، یانی وەکو سەرۆکوەزیرانەکانی پێشوو نەبوو. ئاڵنگاری سەرەکی ڕەنگە مەسەلەی ئابووری بوو بێت کە عێراق ئێستا تەنانەت لە ڕێی فرۆشتنی نەوتەوە ناتوانێت بودجەی تەشغیلی بەکاربردن دابین بکات کە ماڭانە نزیکەی 5 میلیارد دۆلارە. ئەمە ئاڵنگاری ئابووری. ئاڵنگارێکی تر کە ڕوبەڕووی مستەفا کاظمی بۆتەوە مەسەلەی هەیمەنەی دەوڵەتە، سەپاندنی یاسا. وەکو وتمان مستەفا کاظمی لە حیزبەکانەوە نەهاتووە. مستەفا کاظمی دیدێکی جیاوازی هەیە بۆی ئەوەی کە هەر وەکو خۆشی باسی کردو ئەوێت یاسا بسەپێنێ، ئەوێت چەک لە دەستی دەوڵەتا بێ. ئەو کە لە دەستگایەکی هەواڵگریەوە هاتووە ئەزانێ بۆ منە لە مەرزەکانە چیە کوسەرێ، ئەزانێ لە عێراقا کێ دەسەڵاتی بەدەستە. حیزبی تەقلیدی، ئەم حیزبە تەقلیدانە بە پشتیوانی چی دەسەڵاتیان بەدەستە و کۆنتترۆلی گڵۆپانەکان کرد بە پشتیوانی میلیشای چەکداری. بۆیە مستەفا کاظمی کە هاتە سەردەسەڵات ڕوبەڕووی دوو ئاڵنگاری یەکجار گەورە بوو. ئاڵنگاری ئابووری وەکو وتمان، ئاڵنگاری کۆنتترۆلکردنی میلیشا چەکدارەکان، بە تایبەتی کاوکان لەگەڵ دەست بەکاربوونی مستەفا کاظمی لە مانگی ئایاری ڕابردوو. ئەوە بوو لە مانگی حزێرانی ڕابردوو گفتوگۆی استراتیژی نێوان ئێران و عێراق و ئەمریکا دەست پێ کرد. گفتوگۆی استراتیژی نێوان عێراق و ئەمریکا چی؟ یانی مانەوەی ئەمریکا لێرە لە هەمان کاتا کە ئەمریکا لێرە ئەبینێت کە گروپێک بە ناوی حیزبڵڵاو ئیستفزازی ئەمریکیەکانەکە، بۆردومانی بنکە سەربازیەکانی ئەمریکیەکانەکە، بنکە سەربازی عێراقیەکانە کە ئیشی مستەفا کاظمی هەموو دەوڵەتێکە کە نابێ بێڵێت ئەم گروپە چەکدارانە ئیش بکە. ئەم گروپە چەکدارانە کێ پشتیوانیان لێکە؟ ئەوترێت بەشێکی هەرە زۆری پەیوەندی هەیە بە ئێرانە، بە تایبەتی کە تایبی حیزبڵڵا. بۆیە مستەفا کاظمی هاوکار لەگەڵ ئەم ئاڵنگاریانەوە ئەوەشی کە زۆر باشە زانێ ئەم حیزبێکی گەورەی لە پشتەوە نییە، یانی هەر خۆشی نایە بچێتە نێوان دانوستاندنی بەرژەوەندی حیزب و پشکێنە، پێویستی هاوپشتی دەرە. وەکوتمان تیشکی سەوزی ئەمریکا بێوێت ئەگەر باری سیاسەتی لە عێراق ڕاست بکاتەوە بێ بە تەواوی پشتیوانی لە مستەفا کاظمی بکات. ئەم ئاڵنگارانی کە مستەفا کاظمی لەناو ڕوبەڕووی پێویستی بە دەرەوە هەیە. مستەفا کاظمی ئەوەی کە ڕاگەاندووە سێ کوشکەی سەردانێکی ڕاگەاندووە: سەردانی سعودیا، سەردانی ئێران، سەردانی ئەمریکا. ئەوە بۆ ویستی سەردانی سعودیا بکە هەفتەی ڕابردوو، بەڵام کاتێک کە ڕۆژی چوارشەمەی ڕابردوو ویستی سەردان کە ئاگادار کرایە کە شاه سەلمان پاشای وڵاتە نەخۆشکەوتووە لەبەرەوە سەردانەکەی دواخست. کە سەردانەکەی سعودیا دواخرا، ڕۆژی پێشتریش جەواد زەریف وەزیری دەرەوەی ئێران سەردانی کاظمی کردبوو. ئەوە بوو کاظمی سەردانەکەی بە ئێران دەستی پێکرد. لە کاتێکە کاظمی پێی باش بوو کە سەردانەکەی بە عەرەبستانی سعودیا دەست پێکا، لاپەڕێکی نوێڵ داتە. پێم وانە زەریفی ڕۆڵێ بەڕەنگە نەخۆشکەوتنی شاه سەلمان ڕۆڵێ لەبەرەوەی ئەوەی کە بینیمانەوە بوو کە ڕاگەیەنرا کە شاه سەلمان نەخۆشکەوتووە، بۆی نەخۆشکەوتنی شاه سەلمان و سەردانەکەی مستەفا کاظمی بۆ سعودیا دواخراوە. طبعاً دواخستنی سەردانەکە بۆ سعودیا پەیوەندی نییە بەلایەنی عێراقیەوە ئەوەندەی کە ڕاگەیەنراوە لە میدیاکان، بەڵکو پەیوەندیە بەلایەنی سعودیەوە. لایەنی سعودیا سەرقاڵە بە نەخۆشکەوتنی شاه سەلمانەوە، بۆیە پێیان باش بە سەردانەکە بۆ کاتێک تر دواپڕەکە سەردانەکەی سعودیا نەکە بەر ئەم فاکتەرێکە لە دەستی مستەفا کاظمیان یا بەهۆی نەخۆشکردنی شاه سەلمانەوە بۆ سەردانی ئێرانی کردووە. طبعاً ئەگەر بینە سەر سەردانی زەریفی و سەردانی مستەفا کاظمی بۆ ئێران، ئەوە ئەتوانین بە درێژی قسەی لەسەر بکەین. لە پاڵ ئەم دوو سەردانەی بۆ ئەم دوو وڵاتە ئیقلیمیە لە ناوچەکە ئەوەتە مستەفا کاظمیش بەنیازە سەردانی واشنتۆن بکات. طبعاً سەردانەکەی مستەفا کاظمی بۆ واشنتۆن مانگی حزبەکانی ڕابردوو ڕاگەیەنراوە. دیارە ئەوەش پێویستی بە تەرتیباتی تر هەیە، ڕەنگە مستەفا کاظمی بێوێت لەم هێزە ئیقلیمیانە تا ڕادەیەک هاوپەیمانێک بۆ خۆی دروست بکات، دڵنیا بێتەوە لەوەی بەدیهێنانی ئەو ئامانجانەی کەوێت لە سعودیا و لە ئێران، پاشان سەردانی واشنتۆن کە سەردانی کاظمی بۆ ئێران و سەردانی زەریف بۆ ئێران. بەڕای من پێم وانە هیچ کاتێک ڕاست نییە کە عێراق پەیامی ئێران بگەێنێتە سعودیا یا سعودیا لە پەیامی سعودیەکان بگێتێر. ئیشی حکوومەتی عێراق نیوە. دوای سەردانەکەی زەریفیش بە یەک ڕۆژ پەرلەمانتارێک ئەوەی بڵاو کردەوە گوایە جەواد زەریف هاتووە بە پەیامێکەوە مستەفا کاظمی ئەم پەیامی بۆ بگەێنرێت سعودیا. طبعاً ئەو دوو وڵاتە خۆیان پەیوەندی دیبلۆماسیان نەپچڕاندووە، ڕاستە تەنگژیانە بەڵام پەیوەندی دیبلۆماسیان نەپچڕاندووە. تەنانەت ئێران و ئەمریکاش کە پەیوەندی دیبلۆماسیان نییە، مەساڵحی ئەمریکا لە تاران چه ئیدارەیەەکە باڵۆزخانەی سویسرا بۆ خۆی باڵۆزخانەی سویسرا ئەتوانێت پەیامی کاربەدەستانی تاران بگەێنێتەوەشن، پێویست ناکە بە کاظمی و هیچ لێپرسراوێکی عێراقی بەو نێوبژوانی هەڵسێن. بەڵام
سەردانەکەی کازمی بۆ ئێران و سەردانەکەی زەریفیش بۆ عێراق بەڕای من دوو ئامانجی جیاوازیە. ئامانجی ئێرانیەکان لە عێراق دووشتە. یەکەم لایەنی ئابووریە، لەبەرەوەی ئێستا ئێران بە ڕەوشێکی یەکجار دژواری ئابووریات تێپەڕێت، تەنیا وەکو باسەکرێ عێراق سەرچاو بۆتە سەرچاوەیەکی سەرەکی دراوی قورس بۆ ئێران. ئاڵوگۆڕ کاربەدەستانی ئێران بۆ باس لەواکەن کە پلانیان هەیە ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان هەردوو وڵات تا ساڵانە بگەێنە 20 ملیار دۆلار، واتە ئیسیفادەی ئەو پەڕی ئیسیفادەی ئابووری لە عێراق بکەن. لایەنێکی تریش وەکو جەنابتان وتان ململانی نێوان ئێران و ئەمریکا. طبعا لەژێر فشارەکانی ئەمریکا ئێستا ئێران بە ڕۆژێکی یەکجار دژواری ئابووریات تێپەڕێت. عێراق نەمانێت هێزێکی زۆری ئەمریکای لەیە، ئەمریکا ناتوە بۆی بکشێتەوە، ئەمریکا لە عێراق ئامێنێتەوە، ئەمریکا خۆی وەکو داگیرکە لە عێراق ناساندووە، بۆیە ڕێی تێچێت بۆ نەسوود لە خاکی عێراق وەرگێت بۆ لێدانی ئێران. لە ئامان کاتا وەکو جەنابی شتانوتان ئێرانی لە عێراق میلیشیاتی زۆری هەیە، حیزب هەیە پشتیوانی لێکرێت، ئەکرێت لە بەرژەوەندی ئەمریکا بدا لە عێراق. لە مەسەلەی پرسی دەرکردنی هێزە بیانیەکان کە کاتێ فراکسیۆنەکانی شیعە ئەم بڕیاران بردە ناو پەرلەمانەوە ئەم بڕیارە دەنگێنە لە دەرکردنی هێزە بیانیەکان کە ئەوان مەبەستیان ئەمریکا بوو. لەمەدا دەسەڵاتدارانی عێراقی بۆ مەسونە و کورد تەحەفوزیانە بۆ پێیان وا بووە بێ عێراق نەکرێتە گۆڕەپانی ململانە. هەر لەبەرەوە بوو پەیامێکی سەرەکی سەردانەکەی کازمی بۆ ئێران ئەم جاراوە بۆ خۆشی لە پرس کۆنفرەنسەکە ڕایگەیان کە ئێمە وڵاتەکەمان نابێتە هەڕەشە بۆ سەر ئێران. نابێتە هەڕەشە بۆ سەر ئێران یانی چی؟ یانی عێراق نابێتە سەکۆیەک، پلاتفۆرمێک، شوێنێک بۆی ئەمریکا لێوە هێرش بکاتە سەر ئێران. مستەفا کازمی نایە لە ئەنگلی هیچ لای بکات، بەڵام مستەفا کازمی وەکوتمان سەرۆکی حیزبێکی شیعە نیە، پیاوێکی ئەلمانیە، پێویستی ڕەنگە بەوە بێت کە ئەمریکا زیاتر پشتیوانی بکات بۆ جێبەجێکردنی ئەو ئەجێندایی کە خۆی هەیەی. لەبەرەوەی بمانەوێت نەمانەوێت ئەمە واقعە کە دوای کوشتنی جەنەڕال قاسم سلەیمانی وەکو باسەکرد نەفوزی ئێران هەیمەنەی ئێران لە دەرەوە لاواز بووە، لە پاڵەوەشدا توانای ئابووری ئێران لاواز بووە. ئێران بە ڕەوشێکی یەکجار دژواری ئابووریە دەکوزارێت. وەکو چەند ڕۆژێک لەمە بەربڵاو کرایەوە لە ڕۆیتەرس ڕاپۆرتاواڵێکی بڵاو کردەوە کە گوایە ئێران پارەی بۆ میلیشیا عێراقیەکان کەم کردوێتەوە، بۆ کەمی کردوێتەوە لە ژێر کاریگەری ئەو گەمارە ئابووری خراوەتە سەری، وەکو جاران ناتوانێت پارە و چەک بنێرێ بۆ میلیشیاکانی لە پشتیوانی لایەنگری لە عێراق، هەروە بۆ میلیشیاکانی لە لوبنان. لەبەرەوە کە توانای ئابووری وڵاتەکە وەردەوەدا بچووک بووە، ئەو کاتە ناتوانێت هەمان ڕۆڵی ئیقلیمی وەکو جاران بگێڕێ. بۆیە لە ئێستادا ئێران ناتوانێت ئێرانی ساڵی 2014 و 15 نییە، هیچ 16 نیە، ئێران بە ڕەوشێکی یەکجار دژوارە تێپەڕێ. ئەجەندای کازمی و کۆی کە ڕێگەیاندووە، کازمی هاتووە ئاوێت بڵێ من ئەمەوێ حکوومەتێکی نیشتیمانی دروستکەم، ئەیە دەسەڵاتی حکوومەت بگەڕمە بۆ سەر هەمووکایەکان، چەک لە دەستی دەوڵەتا بێ، هەروەها لامان کاتە دژایەتی گەندەڵیەکە ئەمە خۆی ڕانگەیاندووە، ئەمە یەکێکە لە داواکاریەکانی خۆپیشاندەران، هەروەها لێدانی میلیشیاکان. لەبەرەوەی بمانەوێت نەمانە هەر وڵاتێکە دەوڵەت بێت نابێ میلیشیای تابێ بە چەک بەدەست هێزی نظامیوە بێ، هێزی نظامی لەبەرەوەی کە بەدەست میلیشیا بۆ ئەو میلیشیانە لەلایەن وڵاتانی ئیقلیمیەوە بۆ بەرژەوەندی خۆیان کاریان پێکرێوەکو چۆن ئەبینین کە کەتایبی حیزبڵات هات موشەکێکی نات بازگەی کەیوەن لە کەرکووکەوە. لەبەرەوەی بمانەوێت نەمانە عێراق لە ئێستادا سوپای عێراق ناتوانێت ژاتی شەڕی داعش بکات، بۆ عێراق پێویستی بە ئەمریکایە بێت لەسەر زەوی ئەم بەرژەوەندیە نیشتیمانیانە مامەڵە بکرێت. بۆیە کازمی هاتووە ئەوێ خۆی وەکو ڕەجوولە دەوڵە، وەکو پیاوی دەوڵەت بناسیێنێ ئەجندایەکی لە دەرەوەی ئەجندایەکی حیزبی، لە دەرەوەی ئەجندایەکی تاڕادەیەکی زۆر مەسهەبی، چونکە وەکوتمان شیعەیەکی ئەلمانیە، خۆی نمایش بکات و داواکاریەکانی خۆپیشاندەران جێبەجێ بکە، کار ئەکات بۆ ئەوەی کە دەوڵەتێکی مرکزی بەهێز لە بەغا دروست بکات. هەرێمی کوردستان یاخود باشووری کوردستان، دەسەڵاتدارانی باشووری کوردستان لە ساڵی 2023 پێیان لەو دروستکاراوەی عێراقیان دروستە کرد، بەڵام هێندە کورد نفوزی کورد لە عێراق پاشەکشەی کردووە کە لە ساڵی 2020 کاتێ مستەفا کازمی ئەوێتە سەرۆکوەزیرانی عێراق، یەکەم سەرۆکوەزیرانی عێراق کە سەردانی هەرێمی کوردستان ناکات، هەر پێویست ناکە سەردانی هەرێمی کوردستان کە بۆی لەگەڵ لایەنە سیاسیەکانە قسە بکات تا پشتیوانی بەدەست بێن. لایەنە سیاسیەکانی هەرێم
بەتایبەتی هەردوو حیزبی دەسەڵاتدار پارتیۆکێتی لە وەزعیەتێکی وایان کە هێندە شەڕی پۆستیان کرد لە بەغدا، هێندە شەڕی بەردەوەندەکانی کوردیان نەکردووە. بۆیە وەکو وتمان بەبێ سێ و دوو بیریمان کە چۆن پشتیوانیان لە دەربڕی بۆ مستەفا کازمی، بۆی بزانام مستەفا کازمی چی بە کورد دەدات، چ مافێک بە کورد دەدات. لە ئێستاشدا ڕەوشی هەرێمی کوردستان هێندە لاوازە کە هەرێمی کوردستان ناتوانێت موچە بدات. بۆیە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بێ موچە بەبێ لێ بڕیم بدات، ئەبێ هەر بگەڕێتەوە بە بەغا، ئەبێ هەر چاوی لە دەستی بەغایە بۆی پشتیوانی بکە. لەبەرەوە ئەبێت لەگەڵ بەغدایە ڕێ بکەوێت. بەڵام ئایا ئەم بەغدایی کە ئێستا گفتوگوی لەگەڵا کە هەمن بەغدای 2005 حکوومەتەکەی مالکیە، حکوومەتەکەی دوایمە نەخێر. ئەم حکوومەتە کازمی تا ڕادەیەکی لە دانوستانەکانە توندی نواندووە، ینی بۆ منێت جاران حکوومەتەکانی پێش و داوای 250,000 بەرمیل نەوتیانەکە لەم داوای داهاتی ناوخۆی داهاتی سنووریەکە. ڕۆڵی کورد لە سیاسەتی دەرەوە عێراقا بە تەواوی لاواز بووە، ینی لاوازیەکەشی بەشێکی ئەگەڕێتەوە بۆ ئەجێندای خۆی. بۆ منە کاتێک کە خۆپیشاندانەکان بوو دەسەڵاتدارانی هەرێم لێرە پشتیوانیان لە خۆپیشاندانەکانە کرد، لە کاتێکا بەشێکی ئەو خۆپیشاندانە مۆجە بوو بۆ مۆجە بوو بۆ حکوومەتێک کە حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی بوو کە بەڕای من عادل عەبدولمەهدی دوای عەبدوڕەحمان عارف سەرۆکۆماری 66 ساڵی 66 بۆ 68 عێراق باشترین سەرۆکوەزیران بۆ لە بەغدا لە مامەڵەکردن لەگەڵ کوردە. عادل عەبدولمەهدی نەرمێکی زۆری نوان لەگەڵ دەسەڵاتدارانی هەرێم لەگەڵ حکوومەتی هەرێم بۆ 15 مانگ موچەی نار لە بەرامبەر بێ ئەوەی حکوومەتی هەرێم یەک بەرمیل نەوت ڕادەست بکات. دوای کە عادل عەبدولمەهدی نەما مانگی 4 ئەم ساڵەوە بوو بڕی ئەو پارەیان بڕی کەڕەوانەی هەرێمیانە کرد. بەڵام ڕۆڵی هەرێم لەم کایانە لاواز بوو. هەروەها ئێمە باس لەواکەن کە ئەمریکا ئەوێ حکوومەتێکی ناوەندی بەهێز لە عێراق دروست بێتەوە، باس لەواکەن کە مستەفا کازمی ئەوێ حکوومەتێکی ناوەندی بەهێز لە بەغدا دروست بکاتە. بەهێزبوونەوەی حکوومەتی مەرکەزی عێراق هەمیشە بە زیان بۆ گەلی کورد دەشکێتەوە، بە تایبەتی کە گەلی کورد دوای لە 2003ەوە کە حکوومەت کە سەدام ڕووخاوە تا ئێستا نەیتوانێت هیچ کام لە کێشەکانی لەگەڵ بەغدا چارەسەرکە، نە کێشەی خاک، مەسەلەی ناوچە جێناکۆکەکان، نە هیچ پرسەکانی تر وەکو پرسی بەشداری. تەنانەت ئێستا ڕۆڵی کورد تەواو تەحمیش کراوە لە بەغدا وەکو پەرلەمانتارانی کورد وەکو بەرپرسانی کورد لە بەغدا باسی لێوە. لەبەر هەتا کازمی بەهێزتر بێت، کازمی کە چاویشی لە تشکی سەوزی ئەمریکا بەهێزتر بێ و کاتە مامەڵەکردنی لەگەڵ کاربەرستانی هەرێم تۆنتر ئەبێت، کەمتر ئەچێتە ژێر باریانەوە. بە تایبەتی کە ئێستا هەموو مەطاڵیبی هەرێمی کوردستان بەداخەوە لە مەطالیبە نەتەوەیەکان، لە پرسی خاک، هەمووی بۆتە چی؟ بۆتە ئەوەی کە مانگانە بڕێک موچە بۆ هەرێم بنرێ بۆی هەرێم بیکدا بە موچە. ئەگەر تۆ دانوستان بکەیت، لە دانوستانە عادەتەن چییە؟ پەیوەندی بە مووقفی بەهێزتەوە، تۆ چەند لە مووقفێکی بەهێزا بێەوە تا توانیت داواکاری بەسەر لایەنی بەرامبەرتا بسەبێنیت، تا چەند لە پێگەیەکی لاوازا بی ئەوەندە پێگەل لاوازە. بە تایبەتی لە هەرێمی کوردستان بەداخێکی زۆرەوە لە چەند ڕۆژی ڕابردووە بین کە شەڕێکی میدیایی دروست بووە، پەرلەمان وا خەریکە پەگەخرێ، موەسسەسات نامێنێ، ئەو کاتە دوو ناوچەیی زیاتر تۆخە بێت. تۆ کە بە هەرێمی کوردستان بەدەسەڵاتێکی یەکگرتووی هەرێم نەتوانێت لەگەڵ بەغدا بەدەست بێنێ، ئەو کاتە بەو دوو ناوچەیەش ڕەنگە دۆخەکە هێندەی تر دژوارتر بێت.